ئەگەر ئەم کێشەیەتان هەیە لە OKX لە ئەکسچەنجی OKX ئەوە پێویستە تا کۆتایی سێری ئەم ڤیدیۆ بکەیت بە وردی باز لەم کێشەیەکەین و باز لە چارەسەرەکانی شەکەین. ئەم کێشەیە ئێستادا زۆر بڵاوە بۆ کەسانی کە ئەپلیکیشن یا ئەکسچەنجی OKX بەکارێنن کە تێیدا داوای چەند بەڵگە و دۆکۆمنتێکەکە کەواتە لەگەڵمان بن بە ئەم کێشەیە ڕوونکەینەوە و باز لە چارەسەرەکانی بکەین. بەڕێزانمە کێشەکەی OKX وەکوە بینین ئەمە نمونەیەکە لەوەی کە زۆرینەی بەکارهێنەرانی کورد کێشیان هەیە لە OKX کە داوای ئەوەکە بەڵگەیشان بۆ بنێری دۆکۆمنتێکیان بۆ بنێریان بۆیان بسەلمێنی کە تۆ ئەو پارەی ئەیخیتە ئەکسچێنجی OKXەوە ئەیخیتە والێتی OKXەوە بۆیان بسەلمێنی کە ئەو پارەیە هی خۆتە و پشت بە چه سەرچاوەیەکە بەستی واتە ئایا موچەیە بزنسە یان لە ڕێگەی کریپتۆماینینەوە بەدەست دێنەوە واتە ئەوان ئەیانەوێت بزانن کە تۆ ئەو پارەی ئەیخیتە ئەم بەرنامەیەوە لەسەر چه ئەساسێک ئەو پارەی تۆ پێیەکەی تۆ ئەیخیتە ئەم بەرنامەیەوە وەکو دەبینین بەم جۆرەیە. کەواتە ئێستا ئێمە ئاچینە سەر سایتی فەرمی OKX ئەمە سایتی فەرمی OKXە لێرە بۆمان ڕوو نەکاتەوە کە چ دۆکۆمنتێک یان چ بەڵگەیەک ئەمە بتوانین بۆیان بنێرین و ئەوانیش ئەکاونتەکەمان ئەکتیڤکەن و بتوانین ئاڵوگۆڕی دراوەکانی تیا بکەین. وەکو بینین کە لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر فەرقەکە ئەمە بازە وڵاتی عێراقەکەین واتە ئەم ڤیدۆی ئەمە تایبەتە بۆ ئەو بەکارهێنەرانی OKX کە لە عێراقان ئەکرێت بۆ زۆربەی وڵاتەکانیش بەم جۆرە بێت. وەکو ڕوونەلاتان لە عێراق زۆربەی ئەو دۆکۆمنتانەی ئەپلیکیشنەکانی دەرەوە داوایەکەن لە عێراق بۆ نینە وەکو باج و پشگیری حکوومەت و کۆمەڵێ دۆکۆمنتی ترکە لە عێراق دەست ناکەوێت. ئەوەی کە گرنگە ئێمە قسەکەمان لەسەر ئەو بابەتەیە ئەویش بانک ستەیتمنتە واتە کاتێک تۆ پارە خەیتە OKXەوە ئەو ئەپلیکیشنە ژێوە بۆی بسەلمێنی کە لەسەر چه ئەساسێک تۆ ئەم پارەیەت بەدەستێناوە یاخیتە ئەم ئەپلیکیشنەوە بەرهێنانەکەی ئەبێ بۆی بسەلمێنی ئەو کۆمەڵێک ئۆپشنت هەیەێ لەوانە سەلەری موچە لەوانە ئەڵێ ئەگەر خاوەن بزنسێکی یان خاوەن تیجارەتێکی داوات لەیەکە بۆی بنێری یان لە بابی وەبەرهێنان و گۆڕینی والێت و کۆمەڵە بابەتی تر یا کریپتۆماینین لە ڕێگەی مانینی کریپتۆ ئەو پارێت بەدەستێناوە. سەکەیمە لەسەر سەلەریە ئەگەر تۆ بێت و سەلەری هەڵبژێری واتە لە ڕێگەی موچەوە تۆ مانگانە مەعاشێکت هەیە و بڕێک لە مەعاشەکە دەخەیتە ئەپلیکیشنە و وەبەرهێنانی پێەکەی. ئەگەر سەلەریت هەڵبژارد ئەم کۆمەڵە ئۆپشنە داواکە گرنگترینیان ئەوەیە کە تۆ بانک ستەیتمنت حازرکەی واتە کاتێک تۆ لە یەکێک لە بانقەکانی عێراق ئەکاونتت هەیە و لە ڕێگەیەوە جوڵەی پارەت پێ کردووە پێویستە تۆ بە دۆکۆمنتێک بۆیان بسەلمێنی بۆ OKX کە حساب بانقیت هەیە و جوڵەی تایە و پێویستیشە لە 3 مانگ کۆنتر نەبێ ئەو حساب بانقی ئەو کەشف حساب بانقی کە بۆیانە نێری واتەوان داوای کەشفی حساب بانقیەکەن کاتێک تۆ لە بانکێک داواکەی بۆیان ئاماداکەیت نابێت تاریخەکەی لە 3 مانگ کۆنتر بێ. من ئێستا نمونەیەکی کەشفی حساب بانقیتان پێ بشانێم ئەمە نمونەیەکە لە کەشفی حساب بانقی ڕافیدەینی عێراق شکڵێکی ئاوا شێوازێکی ئاوایان بۆ ئامادە بکەی بۆ OKX بۆیان بنێری ئەو بە دڵنیایی و بەڕێژەی لە 199 قبوڵیەکەن. بۆ نمونەمە ئەدرێسی بانقەکەیە ئەمە ژمارە تەلەفۆنی بانقەکەیە ئەمە وێبسایتی فەرمی بانقەکەیە ئەمە لۆگۆی بانقەکەیە ئەمە ناوی ئەو کەسەیەکە بۆ نمونە حساب بانقیەکەی هەیە ناونیشان و لەگەڵ کۆمەڵێ زانیاری تایبەتی تر بە نمونە لەکەیە کراوەتەوە یا لەکەیە ئەم ستەیتمنتە دەرچووە هەروەها هەموو جوڵەکانی تیا وەکوە بینن بە ئەمە من نمونەیەکە ینی ئەڵێ لە تاریخی ئەونەیە ئەوە بڕەپارە نێردراویان ئەوەی وەرگرتووەیان ئەوە جوڵەی پێکراوە واتە ئەگەر تۆ بێت و لە یەکێک لە بانقانەی کە تۆ ئەکاونتت هەیە کە شەف حساب بانقیکی ئاوادا بنێ لە بانقەکەدا بکەی بۆ دامادە بکەن و بۆ ئەوەکەی کسی بنێریت ئەوە بە دڵنیاییەوە قبوڵیەکەن. ئەمە نمونەیەکە لە کەشفی حساب بانقی. بەڕێزان ئەگەر ینی لە حاڵەتێکە تۆ بە نمونە هەیە ئەڵێ من هیچ ئەکاونتێکم نییە لە حساب بانقی و ناتوانم کەشفی حساب بانقی بەدەست بێنم لەو کاتەیە تۆ بێ پەنابەری نەبەر ئەم ئۆپشنانەی ترکە ئەمە بە نمونە داوای دۆکۆمنتێکی باجەکە باج ئەنیسا لە وڵاتانی دەرەوە وەکو ناسنامە وەکو کارتی نیشتیمانی
تاکس دۆکۆمنت دەخوا بەڵام لە وڵاتی خۆمان ئەمە نییە ینی تاکس دۆکۆمنت بەردەست نییە لەبەرەوە کەم کەس دەستی پێیەکە بەڕاستی بەڵام ئەگەر بێت و ئۆپشنێکی تر هەڵبژێرین پشتگیریەک لە پشتگیریەکەوەی کە تۆ موچەتێ و مۆزەفی حکومیت واتە تۆ ئەتوانی بنمونە لە بەڕێبەراتیەکدە داوامەکەی ئەبێ بچیتە بەشی ژمێریاری ئەو بەڕێبەراتیە داوای پشتگیریەک بکەیت کە بیسەلمێنێت کە تۆ مۆزەفی لەو شوێنە بە موچەی ئەوەنە و گرنگە بە ئینگلیزی بێت و ناونیشان ناو ژمارە تەلەفۆن و لە کۆتاییە مۆری ئەو بەڕێبەرایەتیە واتە کۆمەڵێک شکڵێکەیەش ستایلێکەیە کابێت لەسەرەوە ئەساسە تۆ پشتگیریەکە بکەیت و بۆ ئۆکیەکسی بنێری کەواتە ئەگەر تۆ سەلەریت هەڵبژار باشترین دۆکۆمنت کە بۆیان بنێری بانک ستیتمنت و لێتەر ئۆف ئیمپلۆیمنتە چکاوانی تر بەڕاستی دەست ناکەون ئەگەر هاتوو گریمان تۆ خاوەن بزنسێکی واتە تۆ خاوەن بزنسێکی یا بازرگانێکی ئەم ئۆپشنە هەڵبژاردووە بە هەمان شێوە ینی پێویستە بانک ستیتمنت واتە تۆ بە دڵنیایەوە بێت حساب بانقیتە بێت کەواتە کەشفی حساب بانقیەکەت کە لە 3 مانگ کۆنتر نەبێت ئەتوانی بە دۆکۆمنتێک بۆ ئۆکیەکسی بنێریت و هیچ کێشەی نییە بە هەمان شێوەمانەی تریش بۆ جۆرەیە تاکس دۆکۆمنت یا ئەکاونتانت لێتەر بە هەمان شێوە لێتەرێکە لە ژمێریارەوە دەرچوو بێت کە بیسەلمێنێتەوە بڕی پارە و داهاتوەمانە چەندە ئەگەر بۆ بەرهێنان هەڵبژێری بە هەمان شێوە کۆمەڵە تایبەتمەندی تر هەیە کە ئەمانە بۆ عێراق بەڕاستی زۆر سەخمە دەسەکەون ئەگەر بە نمونە تۆ بەشداریت کردووە لە باینانس یان لە هەر ئەپلیکیشنێکی تر پارەتە بووە ئەتوێ بیگوازیتەوە بۆ ئۆکیەکس پێویستە هەموو ئەو دۆکۆمنتانی کە لە باینانسە هەتا بۆ نمونە چەندی پارەتی هەبووە چ جوڵەیەکت پێ کردو هەمیە بە سکرین شوت کەیت و بۆ ئۆکیەکسی بنێری ئەو بە ڕێژەیەکی زۆر قوبوڵیەکان یعنی ئەگەر تۆ ئەکسچێنج والێتە هەڵبژات بە هەمان شێوە کریپتۆمانین ئەگەر کریپتۆمانین هەڵبژارواتە لە ڕێگەی ماینینەوە تۆ بێتە خاوەنی بڕەپارێکە بێ بۆیان سەلمێنی هەموو ئەو سکرینانی کە لە ئۆپلیکیشنانە پارەکەت بەدەستێناوەیان کۆینەکانت کۆ کردوێتەوە ئەبێ هەمووی ئامادە بکەیت و بۆ ئۆکیەکسی بنێری کرۆکی مۆزوعەکە بەم جۆرەیە ئەگەر هەتا ئەتوانن چ لە سەلەریە چ لە بزنس ئەونەرشیپە بانک ستیتمنت هەڵبژێرن چکە بۆ عێراق زۆر گونجاوە بانک ستیتمنت ئەتوانیت دۆکۆمنتێکی لەو جۆرە ئامادە بکەیت و بۆ ئۆکیەکسی بنێری بە ڕێژەیەکی زۆر قبوڵیەکە واتە کێشەکە زۆر ئاڵۆز نییە بەڵام موردە کەمێک زانیاری ئەوێت هیوادارم ئەوانەی کە ئەم کێشەیان هەیە لە ڕێگەی بانک ستیتمنتەوە لە ڕێگەی کەشفی حساب بانقیەوە بتوانن کێشەکەیان چارەسەر بکەن و کۆپیەک لەو کەشفی حسابی هەیەە بۆ ئۆکیەکسی بنێرن واتە کێشەکە قورس مەکەن لە خۆتان هەرەوەنەیە بۆ عێراق کەشفی حساب بانقی گونجاو ئەتوان بۆ ئۆکیەکسی بنێرن هیوادارم سوودی هەبوو بێت و ئەو کێشەی کە هاتانە چارەسەر بێت کاتێکی خۆش بۆ هەموو لایەک